Ne ya? داد نمونه داد أنا دعت لهم روتينا يا مادام هم بتاعتنا اليوم ها أنا الرجل أعتقد كم شوان شبه ممكن شوان ها هذا اللون اللي كان لورنا قلت ما سقار بس سفر biz de işleyelim öyle.
Когда чу, да, Саня?
yapıyorsun? Ulan bir de kadar yok. Ben mi değişiyor.
Şaklaya. Şaklaya, alo sudah. Alo Roy dah bes tu. Jadi şaklaya çi. Ya şaklaya. Biraz kali terus sudah. Şaklaya çi. Çar. Wow, yeter mi? La akhir. Alo ani mana? Mahalo, mari şaklaya kau lekin. Sekan dia udah.
Logo left side. Left side now. Oh,
Aku rasa kira-kira tamu saya ada kerja boleh jadi. Belum saya ada tu kerja. بس بتشوفني نام على
وتاوى كتصح الصار
بنای خواهی گەورە وڵای ئەو یاریە بەڕاستی حەکەمەکە یعنی هەر هیچ چیز نەبوو یعنی ئەو ئۆفسایدە ئاخری بینیت ئۆفسایدەکە نەبوو گرتی کردێ ئۆفساید ئەو فاوڵانە هەموو بینیت لاعب خۆی بەردەداتەوە 5 دقە لە عەرز دەمینیتەوە بەر لەوەی باسیە ئەوەی حالەت حەکەم بکەن بەس ئێوە بە ئاسیش خراپ بوو ئێمە ئاڕۆ بە ئاست وەکو پێویست نەبوون وەکو پێویستیش نەبوون بەهۆی ئەوەیە کە ڕەرات بەڕاستی ئەوڕۆ یاریی باشی کرد ئێمەش هەندێک هەڵەمان کرد هەڵی فەردیەکەمان هەبوو و دەستخۆشیان لێ دەکەن پیرۆزیان بیشاڵە تەعویزە و سێ خاڵش دەکەن لە یاری داهاتوو پێشک خێران ناگوت کەم ئینشەڵڵا ئەم بشێ سەو فەوزانە بەردەوام بێ و پیرۆز بای کارگێڕی و هەندێک خۆشەویست بکەین ئینشەڵڵا ئەم یاریت بێت زیاتر ئەم خۆماندی بکەین و سێ خاڵی دیارەکە ڕاستیە مێل خارێ ئاڕات جێوێنیە لە خارێبی ئینشەڵڵا گەمێت بێت دەبی تەعویز بکەینەوە ئینشەڵڵا دێ موافق بین بۆ گەمێت دیژ ئینشەڵڵا حقیقت ئەوەی کە ئێمە پێویستیمان پێ بوو ئەو فەوزە بوو چەند یاریە کەروەکو جەنابەت باست کرد ئێمە لە سەرکەوتنەکان بەڕاستی دابڕاوبووین ئەوە کارێکەش بەڕاستی خراپی یاریەکە نەبوو هەلەی فەردیەکان بوو ئێمە باش هاریمان دەکرد بەڵام هەلەی فەردیمان زۆر بوو ئەوەی کە هیچمان لەسەر کرد بوو کەمترین هەلەی فەردی بکەین بۆ ئەوەی لەو گەمەی کە لەگەڵ بەهێزترین فەریقی خولی نایاب کە لە سەدارەیە یاریمان هەبوو ئەلحەمدولیلا خوا تۆفیقی دانەوە بۆ کەمتر تووشی هەلەی فەردی بوون هەرەوە سەبەبی ئەو کە بتوانین سێ خاڵەکە بەدەست بێنین